بێگومان گەورەترین سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەی تێدا دەبێت و پێت دەڵم دەبێت بە سنتەرێک دڵنیابە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وێنەی نابێ. بڕیار وابوو سنتەرێکی گەورەی شێرپەنجە لە شاری سەیمانی بکرێتەوە بە دیاریکراوی ژوابزام لە نێو پارکی هەواری شارە. پێم وایە هیوای نوێ شتێکی لەو جۆرەیە. ئەمە ئەخیر ئەبدەیت چییە لەسەر ئەو پرۆژەیە گەشتون بەچی قۆناغەکانی لێرە وابزام یەکێک لە گرفتەکانی توشبوانی شێرپەنجە نەبوونی سنتەرێکی پێشوەختەی دەستنیشانکردنی نەخۆشەکەیە وانە ئەمە بزانم لەو پرۆژە نوێیە هەموو ئەمانە ڕەچاوی کراوە ئەو بابەتانە خۆی پرۆژەیە پێشتر گرفتی زەوی هەبووە زەوی لە شاری سلێمانی بۆ دابین نەکراوە بەسپاسەوە لەسەر ڕاستپاردەی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات چارەسەر کرا بڕی 12 دۆنم لە پارکی هەواری شار کاتوانم پێت بڵم لە ڕووی سروشت و ژینگەوە کە گونجاو بێ باشترین شوێنە دابین کراوە لە ئێستاشدا هەر لەسەر ڕاستپاردەی جەنابیان لە ڕێگەی نووسینگەی کاقوباتەوە مامۆستا هەر دوێنێ و پێر و بەسەر پێرێش چەند کۆنفرانس کۆڵێکمان لەگە وڵاتی فەڕەنسا کردووە کە بە نزیکەی بڕی 8 ملیۆن دۆلار تەرخانەکرێ بۆ ئەم پرۆژەیە ئینشاءالله لە ڕێگەی یەکێتی ئەوروپاوە کاتوانم پێت بڵم نەک ڕەچاوی ئەوە کراوە ڕەچاوی مانەوەی نەخۆش کراوە دایک و باوکی نەخۆش کە شوێن نیەتی بێنێتەوە بۆ نوێسەمە نەخۆشمانەیە لە زاخۆیان لە بەسڕەوە دێ بۆ لامان مناڵەکەی بەمانگە مێنێتەوە باوکەکە بووی نییە لە ژوورەوە بێت چکە عەزلە ئەبێ ئەو باوکە لەکوێ بێ بڕ خانوێ بگرێ ماڵێ بگرێ کە ئەمەش ئەرکێکیەوە ئاسان نیە بۆ کەسێکە بێ نەتوانێت ئیشیشکە ئێمە ڕەچاوی ئەوەشمان کردو بێگومان گەورەترین سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەی تێدا دەبێت و پێت دەڵم دەبێت بە سنتەرێک دڵنیابە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وێنەی نابێ هەم لە ڕووی ئاستی زانستی کەەوە زۆر گرنگە هەم لە ڕووی ئاستی کوالیتی ئەو جیزە ئەو بینایش کە دروست دەکرێت ئێمە سنتەری چانی مۆخی ئێسکە بێ سنتەری تیشکە بێ کە ئێستا سنتەری ژیانەوەیە باشترین تاقیگەی تیاابێ بۆ پشکنینی نەسیجی پشکنینی جینی تێدا ئەنجام دەدرێ شوێنی مانەوە بۆ نەخۆش و کە سوکاری نەخۆش دەبێ زانکۆی پزیشکی تێدا دەبێت بۆ بحوس و لەگەڵەوەشدا هەموو ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ باشترین سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەی دەبێت ئەمە جگە لە هیوایەکی زۆر گەورە بە هەموو ئۆپیویستیانی کە ئێستا هەمانە لێوە بە گەورەتر و فراوانتر تێچۆکەی ئەوەی کە ئێمە حازرمان کردووە 150 ملیۆن دۆلارە ئێمە بە هاوکاری هەموو لایە ئێستا 8 ملیۆن دۆلارە کە جێبەجێ بکرێت لە دوایەوەشدا هەنگاو هەیە کە لەگەڵ لە ڕێگەی نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتەوانێ کە قسە لەگەڵ چەند سەرمایه‌دار کراوە کە ئامادەن بە نزیکەی 50 ملیۆن دۆلار ئەوانیش هاوکار بن بۆ ئەتوانم پێت بڵێم لە 180 بۆنەوەی کارەکانی ئەتوانین جێبەجێ بکەین.